إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، لە مانگی پیرۆزی ڕەمەزان داین، مانگی دابەزینی قورئانی پیرۆز. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ: اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. ئەی مسلمانان، قورئانی پیرۆز بخوێنن، چونکە قورئانی پیرۆز لە ڕۆژی قیامەتا دێت شەفاعەت بۆ خاوەنەکەی دەکات، شەفاعەت دەکات، تکا دەکات لای خوای گەورە و میهرەبان بۆ ئەو کەسانی کە لە دنیادا خوێندویانەتەوە، کردەوەیان پێ کردووە. واتە چۆن ئینسان لەگەڵ هاوڕێیەکی خۆیدایە شەو ڕۆژ هەموو کاتێ لەگەڵیدایە، ئەو کەسانی کە لەگەڵ قورئانی پیرۆزدا نەک مانگی ڕەمەزان بەڵکو هەموو کاتەکان ئەوەندەی مەجالیان نەبێ قورئان دەخوێنن، ئەوانە لە ڕۆژی قیامەتا قورئانی پیرۆز تکا و شەفاعەتیان بۆ کات لای خوای گەورە و میهرەبان. قورئانی پیرۆزیش تکا و شەفاعەتی قبوڵە و هیچ ڕەتکردنەوەیەکی نییە لای خوای گەورە. جا ئەگەر پێت خۆشە لە قیامەت کەسێک هەبێ دیفاعت لێ بکە، لە خزمەتی خوای گەورەدا تکا و ڕجات بۆ بکە، قورئانی پیرۆز بخوێنە، نەک مانگی ڕەمەزان بەڵکو هەموو کاتەکان. خۆشەویستان، ئەگەر کەمێکیش بێ لە قورئان دامەبڕێ، چونکە قورئانی پیرۆز خوای گەورە دەفەرمێ شیفایە، ڕەحمەتە بۆ ئینسانی ئیماندار. لە ساڵی نەوەتەکانە بانخوازێک هەبوو، ڕەحمەتی خوای لێبێ، لە سێدارەدا و ئیعدام کرا. ئەو کەسێک کە پەتەکەی کردە ملی ناوی ئەبوو تەڵحە بوو، ڕەحمەتی خوای لێبێ. ئەم بانخوازە پیاوێکی ئیماندار، بانگەوازێکی دەسە سونەت ئەکرد، گۆڕی پڕ بێ لە نور، ڕژێمی بەعس ڕووخاو ئیعدامێکی لەگەڵ کۆمەڵە گەنجێکی ڕوو لە خوادا. ئەو کەسێک کە پەتەکەی کردە ملی ئەبوو تەڵحە دەڵێ پەتەکەم کردە ملی هاوڕێکەی، وتی لە ملی ئەو دایکە نەبیکە ملی من. سبحان الله. وتم بۆچی؟ ئەڵێ سەرم سوڕما، ئەوانەی کە ئیعدامە کرێن هەموویان حەزەکەن هاوڕێکەیان لە پێشا ئیعدام کرێ، بەڵام ئەم وتی نە، لەوی بکەرەوە بیکە ملی من جارەیە. وتم بۆچی؟ وتی چونکە من بانگەوازی ئەم ئینسانم کرد هاتە ڕێکسەر ڕێگای خوا، بەهۆی بانگەوازەکەی خواوە کە من هۆکار بوومە، ئەم پیاوە ڕێگای خوای گرتووە، بۆیە حەز ناکەم لە پێش مندا ئیعدام بکرێ. مادەم من هۆکار بوومە بۆ هیدایەتدانی لە پێشا خوای گەورە پاشان من، بۆیە حەز ناکەم لە پێش مندا ئیعدام کرێ. ئەڵێ پەتەکەم لە ملی ئەو کردەوە، کردمە ملی ئەبوو تەڵحە. ئەڵێ سوورەتی تاهای دەخوێنا، قورئانی دەخوێنا، لەو کاتەی کە لەو شوێنەدا بوو هەتاکو ئەو کاتێک کە چووە خوارەوە ئاخر ئایەتێ لە سوورەت تاها کە خوێنای ئەو ئایەتە بوو: وعجلت إليك ربي لترضى. خوای گیان پەلەمە بۆ لای تۆ بۆی لێم ڕازی بی. ئەو ئایەتەی خوێنەوە و چووە خوارەوە، ڕەحمەتی خوای لێبێ. لەگەڵ قورئانە بژی، دڵنیا بە خوای گەورە بە قورئان و دەتمرێنێت. ئەو خۆشە لە ڕۆژی قیامەتا زیندوو ئەبیتەوە قورئان دەخوێنێت، هەیشە بەدەم گۆرانیەوە دەمرێ، هەیشە بەدەم کوفر و خراپەوە دەمرێت. کەواتە قورئان بخوێنن، ئەهلی قورئان بن، نەک ڕەمەزان هەموو کاتێک. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ: عليك بتلاوة القرآن فإنه نور لك في الأرض وذخر لك في السماء. قورئانی پیرۆز بخوێنن، گرنگی پێ بدەن، چونکە قورئانی پیرۆز نورێکە لە زەویدا بۆ تۆ. کێ پێخۆشە ئەو نورە بەردەوام بێ؟ قورئان با بخوێنێت. ئەهلی قورئان بن. قورئان نازانی خۆ دەتوانی گوێی لێ بگری، دەتوانی گوێ لێ بگری لە جاتی گۆرانی، لە جاتی فلیم.
قورآن بخوێنن، چونکە ئەو قورآنە پیرۆزە نورێکە بۆ ئێوە لە زەویدا و زەخیرەیەک و توێشوویەکیشە لە ئاسمان و بەهەشتا بۆ ئێوە. جاگە پێت خۆشە لە دنیادا نورێکت هەبێ قورآن بخوێنە، گوێ لە قورآن بگرە. ئەگە پێت خۆشە لە ئاسمان توێشوویەک و زەخیرەیەکت هەبێ لە قیامەت و لە بەهەشتا قورآن بخوێنە، لە بیری مەکە. یەکێ لە پیاوچاکانی ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبێ کەیەکێ لە زانا گەورەکانی ئەم سەردەمە مەسم لە ئیسلامە، ینی سەردەمی ئیسلام، ئەم پیاوە بەڕێزە ڕەحمەتی خوای لێبێ دوای مردنی یەکێک لە هاوڕێکانی لە خەوی دابینی. خەویش باوەڕمان پێیتی 100% حەق و ڕاست، خەوی خۆش زۆر گرنگی ئەبێ پێ بدرێت، خەوی ناخۆشیش نابێ بە هیچ جۆرێ باس بکرێ. دەڵێ ئیمامی سۆفیانی ثەوری بینی ڕەحمەتی خوای لێبێ لە بەهەشتا بە باڵی هەبوو دەفڕی، چونکە ڕۆحی ئیماندار پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم لەسەر شکل و شێوەی باڵندەیەکی سەوزە لە دارەکانی بەهەشتایە بۆ خۆی لە دارەکانی بەهەشت بەروبوومەکەیان دەخوا و کانیاوەکانی بەهەشتا ئاو دەخواتەوە، ڕووبارەکان و کانیاوەکان. دەفەرمی بینیم لە دارخورمایەکەوە دەفڕی بۆ دارخورمایەکی تر. ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبێ وتم حاڵت چۆنە؟ چی شتێکت بینیوە زۆر باش بێ بۆ دوای مردن؟ ئەی ئیمامی سوفیان، چی شتێک لە دوای مردنت بینیوتە زۆر گەورە بێت، پاداشتەکەی زۆر گەورە بێت؟ فەرمووی قورئانی پیرۆز، گرنگی بە قورئان بدەن. وەڵڵا لە دوای مردنتان دەزانن قورئانی پیرۆز چەندێک گرنگە. بۆیە فەرمووی ئەمە ئامۆژگاری ئەو پیاوە بەڕێزەیە لە دوای مردنی فەرمووی هیچ شتێکم نەبینیەوە بەقەد قورئانی پیرۆز گەورە بێت. کەواتە قورئان بخوێنە، با زەخیرەیەکت بۆ قیامەت هەبێ، گوێی لێ بگرە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ والقورآن حجة لك أو عليك. قورئانی پیرۆز لە ڕۆژی قیامەتە یا دەبێتە بەڵگەیەک و لە جەهەنم ڕزگارت ئەکات، لە عەزابی خوا ڕزگارت ئەکا بە ئیزنی خوا، یا دەبێتە پەنا بەخوای گەورە کێشەیەک بۆ قیامەتی تۆ، لای خوای گەورە شکاتت لێ دەکا. بۆیە بەردەوام ڕۆژانە گوێ لە قورئان بگرە، قورئان بخوێنە، بۆی لە ڕۆژی قیامەتە قورئانی پیرۆز شکاتت لێ نەکا، بەرەنگارت نەبێتەوە، یا تکات بووەکە یا بەرەو ڕوود دەوەستێ. هەڵی بژێرە، ئایا ئێمە ئەهلی قورئانین؟ چەندە قورئانمان خوێندووە؟ تخوا شەرم نییە ئەمە قورئانێکی پیرۆزە 604 لاپەڕەیە، 4 لاپەڕیمان لەبەر نییە؟ شەرم لە خۆمان ناکەین؟ چی جوابێکمان پێ بۆ ڕۆژی قیامەتی خۆمان؟ بۆیە ئیمامی قورتوبی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەم قورئانە پیرۆزە کە ئەوەندە لای خوای گەورە پلەپایی بەرزە، چونکە فەرمایشتی خوایە، کەلامی خوایە. ئەو قورئانە پیرۆزە ئەمینی سەما، واتە ئەو کەسەی کە لە ئاسمان ئەمینە، کە جوبرەئیلە سەلامی خوای لەسەر بێ، کە خوای گەورە دەفەرمێ نەزەلە بیه الروح الئەمین. ئەی محەممەد صلی الله علیه وسلم، جوبرەئیل کە ئەمینە، ئەمین لەو پەڕی متمانەدایە، جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ کە ئەمینی ئاسمانە، قورئانی پیرۆزی بۆ تۆ دابەزاندووە. بۆ کێ؟ بۆ ئەمینی سەر زەوی، ئەو کەسێک کە محەممەدە صلی الله علیه وسلم. بۆی ئیمامی قورتوبی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ وەڵڵاهی بڕیارم داوە قورئانێک ئەوەندە پیرۆز بێ لە ئەو کەسێک کە لە ئاسمان ئەمینە، دابەزی بێ بۆ ئەو کەسێک کە لە سەر زەویە ئەمینە، جێگەی سیقە و متمانەیە. بۆیە بڕیارم داوە هەموو تەمەنی خۆم بۆ قورئان سەرف بکەم، هەموو تەمەنی خۆم، هەموو ژیانی خۆم بۆ قورئانی پیرۆز سەرف بکەم. بێگومان تەفسیری ئیمامی قورتوبی بە ناوبانگە خزمەتێکی زۆری ئەم قورئانە پیرۆزەی کردووە. تۆش بڕیار بدە قورئانی پیرۆز گرنگی پێ بدە، چونکە زۆر گەورە پیرۆزە لای خوای پەروەردگار. با ئەوەندە ئیهمال نەبین کە ئێستا ئیهمالین، بەداخەوە گشتمان ئیهمالین، زۆر بەمان چەندێکمان قورئانی پیرۆزمان لەبەرە. بەداخەوە تۆش هەوڵ بدە و بڕیار بدە تەمەنی خۆت بۆ قورئانی پیرۆز سەرف بکە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحی سونەن ترمزیە هاتووە دەفەرمێ
والذي نفسي بيده من النعيم الذي تسألون عنه يوم القيامة ظل بارد ورطب طيب وماء بارد. سوێن بەو خوایەکی گیانی محەممەدی بەدەستە صلی الله عليه وسلم. یەکێک لەو شتانەی کە لە ڕۆژی قیامەتە ئێوە بەرپرسیارن لێ محاسبە دەکرێن لەسەری. سوێن بەخوا لەسەر ئەم نیعمەتانە محاسبە دەکرێن ئێوە. یەکێک لەوانە سێبەرێکی فێنک لەبەر مبەڕیدەیەک لەبەر سبلیتە دانیشتوتە یا لە سێبەرێکی خۆشە دانیشتویتە هەوایەکی خۆش لە ڕۆژی قیامەتە لەسەر ئەو سێبەرە محاسبە دەکری بزانە سپاسی خوات کردووە لەسەر یانت کردووە. ها قیامەت چەندە سەختە؟ تۆش بەس بڵێ بەهەشتیم چیم کردووە؟ چەند ساڵە تۆ لە سێبەرێکی فێنکە دانیشی ئایا شکری خوات کردووە؟ و دەفەرمێ ئەگەر خورمایەکی تەڕ و خۆشت خواردبێ خورمایەکی تەڕ و جوان لە قیامەت محاسبە دەکرێت لەسەری لێپرسینەوەت لەگەڵا دەکرێت. و ئەگەر وەماء بارد ئەگەر ئاوێکی سارد و سازگارت خواردبێ باشە پرسیار لە ئێوە دەکەم ئەگەر خوای گەورە ڕۆژی قیامەتە لەسەر ئەم نیعمەتانە محاسبەمان بکە لەسەر ئەم قورئانە پیرۆزە محاسبەمان ناکە چیت کردو بۆ ئەم قورئانە پیرۆزە؟ چەندێک هەوڵت داوە دڵنیا بە ڕۆژێک دێت محاسبە دەکرێت لەسەر ئەوەی بۆ قورئانت نەخوێندووە بۆ گوێت لە قورئان نەگرتووە. ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێ بێ شتێکی پێبوو زۆر جار ئاوا سەیری دەکرد ئاوار سەیری دەکرد هەموو کاتێک چۆن دەڵێی وەکو پارچە کاغەزێ شتێک بەردەوام ڕۆژانە چەندەها جار ئاوا سەیری دەکرد بەڵام قەدەری خوا لێی کەوتە خوارە ڕۆژێ بزری کرد ئەو شتێکە شتێکی لەسەر نووسرا بڵان چی لەسەر نووسرا ڕۆژانە دەیەها و سەدەها جار سەیری ئەو شتەی دەکرد بەڵام خەڵنی دەزانی چی تایە. کاتێک کە لێی کەوت و بزری کرد دۆزرایەوە تەماشایان کرد ئەم شتێکیان نووسراوە. سفيان اذكر وقوفك بين يدي الله أي سفيان بيري أو روجة بكرة وكلا خزمتي خوادا دبيت محاسبتك أو روجة لبير نتشي أي سفيان أو روجة بردوام لبير تابت كبران بر خواي قرود وصيت محاسبة دكات ليبرسينا ولا قلاك والله روجة قديت وكلهم آتيه يوم القيامة فردا خواي قرد فرمي هموتان يك بيك تاك بتاك دين ومحاسبة ذكرين للرجي قيامتها لسن نازو نعمتك كان يك لو نعمتك قوراني كخوا بيماني بخشو أم قرآن بيروزيا والله روجي قديت محاسبة ذكرين لسري چنك گرنگيت بيدا و چنكش إهمالت كردوا جا بيش أوي أو روجة بي بريار بدو قولي لي هل مالا قرآن فير بو قرآن بخوينا بياو چاكي واهبو لتمني 90 ساڵی و 100 ساڵیە فێری قورئان بووە مەڵێ تازە بە سەرچوو تەمەنم مەڵێ وا مەڵێ بخوێنە چەند جا باسم کردووە لە دووە کاتی خۆی کە لە دووەکەم خوێنا پیاوێکی بە تەمەن هەبوو ڕەحمەتی خوای لێ بێ نەماوە خەڵکی دۆک بوو بە هەموو کاتێک لە پێشی ئەو خەڵکەوە دەهات پیاوێک تەمەنی سەروی 100 ساڵ بوو پیاوێکی چاو زەعیف بەردەوام قورئانی دەخوێنا ڕۆژێک قسەم لەگەڵا کرد وت ماشاءالله قورآن تو زۆر دەخوێنیت کەی فێری قورآن بوویتە وتی تەمەنم 90 ساڵ بوو حتا 90 ساڵی قورآنم نازانی لە 90 ساڵیەوە فێر بووم قورآانی جوانیشی دەخوێنە ئینسان مەبەستی بێفێر دەبێ بەخوا تەمەنم 40 ساڵە تااقەتم نەماوە بۆ تااقەت نەماوە ئیمانەکەت زەعیفە دڵەکەت لاوازە ئەینا بۆ تااقەتت نەماوە لەخوا بترسە تەقوای خوا بکە ڕۆژێک دێت محاسبە دەکری لەسەر ئەوەی کە گرنگیت بە قورآن نەداوە خۆت ئامادەکە پێش ئەوەی ئەو ڕۆژە بێتە پێشەوە بیرێک لەو بکەرەوە کە ڕۆژێک دێت محاسبە دەکری و لە خزمەتی خوا دەدەوەستیت یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بی خوایان بە ئەهلی قورئانمان قبول کە یا رب العالمین لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان قورئان لەبیر مەکەن ئەگەر کەمێکیش بێ بیخوێنن قورئانی پیرۆز خوێندنەوەی تایبەت نییە بە مانگی ڕەمەزانەوە ئەوە لە مێشکت دەرکە لە دڵت دەریکە قورئان بۆ هەموو کاتێکە حتا مردن دەبێ قورئان بخوێنی گوێ لە قورئان بگریت چونکە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لحديثك صحيح ترغيب عند فرمي القرآن شافع مشفع وماحل مصدق قرآني بيروس
شەفاعەتەکە لە ڕۆژی قیامەتە و شەفاعەتەکەشی قبوڵە، ڕەتکردنەوەی نییە. جا دەفەرمێ من جعله ئەمامه قاده إلى الجنة، هەر کەسێک بیخاتە پێشی خۆی و گوێی لێ بگرێ بیخوێنێتەوە کردەوەی پێ بکات، هەموو کاتە لە پێش چاوی خۆی دایبنێ لە خزمەتیا بێ، قاده إلى الجنة، ئەوە دەیبات بۆ بەهەشت. ئەو قورئانە دەیبات بۆ، ئەم قورئانە گرنگی پێ بدە، دڵنیا بە لای خوای گەورە شەفاعەت بۆکە حتا دەڕۆیتە بەهەشتە. قورئانیش شەفاعەتی ڕەتکردنەوەی نییە. ودەفەرمێ ومن جعله خلف ظهره ساقه إلى النار، هەر کەسێکیش بیخاتە پشتی خۆی و ئیهمالی کە نەیخوێنێتەوە، گوێی لێ نەگرێ و کردەوەی پێ نەکا، ئەو قورئانە پیرۆزە دەیبا بەرەو جەهەنم. دەفەرمێ خوایە گیان ئەمە منی نەخوێنە بیخە جەهەنمەوە، قسەیشی ڕەتکردنەوەی نییە. جا کامیانت پێ خۆشحاڵی بژێرە ئەمڕۆ پیری گەنجی ئەبێ بخوێنی گوێر بگریت، نازانی بخوێنیتەوە ئەتوانی ڕۆژانە گوێ بگری، بە خۆت گوێ بگرە لە قورئان، چێژی لێ وەرگرە. یەکێ لە بانگخوازان دەفەرمێ برادەرێکم هەبوو زۆر قورئانی دەخوێنە، بەردەوام قورئانی دەخوێنە، مراجعەی هەبوو، قورئانی دەخوێنە لە ناو سەیارەدا لە ڕێگاوبانە، قورئانی دەخوێنە و مراجعەی قورئانی دەکرد. ئەهلی قورئان بوو، ئەهلی قورئان. ئەوەی کە لەبەرێتی، ئەوەی کە دەیخوێنێتەوە ڕۆژانە، ئەوە دەزانێت چێژی چەندێ خۆشە. ئەو ئیمان زەعیفەی کە نایخوێنێتەوە ئاگای لێی نییە، چونکە نەیخوێندووە نازانێت چۆنە، چەندێ دڵت خۆشەکە. ئەم گەنجە ئیماندارە قورئان خوێنە و ئەهلی قورئانە ڕەحمەتی خوای لێبێ، بەردەوام قورئانی دەخوێنێت. ئەم پیاوە دەڵێ ڕۆژێ پەیوەندیان پێم کرد، وتیان فڵان کەس تووشی ڕووداوی سەیارە بووە، حاڵی زۆر خراپە، خەریکە دەمرێ. دەڵێ منیش بەپەلە ڕۆشتم بۆ تەواری، بۆ نەخۆشخانە، لە بەشی تەواری بوو، فریاکەوتن وەزئی زۆر خراپ بوو، هەموو گیانی خوێنی لێ دەهات، دەم و چاوی خوێن بوو، لوتی خوێنی لێ دەهات، هەمووی شەق بوو، تەقی بوو، ئێسقانیش کا بوو، وەزئی زۆر خراپ بوو. ئەم قورئان خوێنە، ئەڵێ بینیم قورئان دەخوێنێ بۆ حاڵەوە لەسەرە مەرگایە. ئەو ئاەتانی دەخوێنە لە سوورەتی نەجم والنەجم إذا هوى ما ضل صاحبكم وما غوى وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. قورئانی دەخوێنە و دووبارەی دەکردەوە حتا ڕۆحی دەرچوو، والله بە دیاری ئەومەت حتا ڕۆحی دەرچوو قورئانی دەخوێنە. سوورەتی نەجم، والله ئەگەر تۆ پێشتر ئامەد نەکرد بێ، خوای گەورە ئامەد پێ نابەخشی. والله پەنا بەخوا خەڵکی لە کاتی سەرە مەرگان ناتوانێ الله ئەکبەرێ بکە، شایەتمانێ بێنێ. کەسێک ئەوە حاڵەکەی بێ هەموو گیانی خوێنی لێ بێ و شکا بێ و تووشی ڕووداوێکی سەخت بوو بێ، بەڵام قورئان لەبیر ناکات، چونکە پێشتر خوێندوویەتی خوای گەورە دەیەوێت بەو شێوەی بیمرێنێ، دەی ئەوە بەرەو بەهەشتت بە. ئەگەر ئیهمالیشی بەرەو دۆزەخت دەبا، قورئانی پیرۆز لە ڕۆژی قیامەتە یا شەفاعەت بۆکە یا بەرامبەرت دەوەسێ، بەرەنگارت دەبێتەوە. ئەمڕۆ خۆتێک لاکەرەوە، دوای مانگی ڕەمەزان ئیهمالی مەکە، بیخوێنە. ختمەی قورئان پەیوەندی بە ڕەمەزانەوە نییە، ختمەی قورئان بۆ دوانزە مانگەیە، نەک بۆ ڕەمەزان. ئەوەی کە تۆ ئەڵێ مانگی ڕەمەزان ئەوە فکری نەنکتە، باپیرەتە، ڕەحمەتی خوایان لێ بێ، کە هیچیان نەزانیوە. ئەینا لە ئیسلامدا ختمەیەک نییە بە ناوی ختمەی ڕەمەزانەوە، هەموو کاتێک ئەبێ ختمە بکرێ، ڕەمەزان و غەیری ڕەمەزانیش. بەڵێ هەتا وەفاتی کرد قورئانی دەخوێنە، ڕەحمەتی خوای لێ بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ هەر کەسێک پیتێک لە قورئانی پیرۆز بخوێنێ، حرفێک دەخێری دەسەکەوێ، تەنها بڵێ ئەلیف لام میم، سی خێرە دەسەکەوێ، بە کەمی مەزانە. یەک پیتێ قورئان دەخێری تایە، لە دەست خۆتی مەتە. خۆشەویستان، تەماشا دەکەی قورئانی پیرۆز بەڕێزترین گەورەترین مەلائیکە سەلامی خوای لەسەر بێ، کە کێیە؟ کە جوبرەئیل لەدای بەزاندۆتە خوارەوە، گەورەترین مەلائیکەیە. بۆ گەورەترین و بەڕێزترین پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئانی پیرۆز دابەزیوە، گەورەی هەموو پێغەمبەرانە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. قورئانی پیرۆز بۆ بەڕێزترین ئومەت کە ئومەتی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم قورئانی پیرۆز دابەزیوە. قورئانی پیرۆز لە شەوی لەیلەة القەدرە دابەزیوە، شەوی لەیلەة القەدر بەڕێزترین و گەورەترین شەوە لە ساڵەکەدا. لە مانگی ڕەمەزانە قورئان دابەزیوە، مانگی ڕەمەزان لە هەموو مانگی گەورەترە. ئەوە قورئانە. قورئانی پیرۆز ئەوەیە،
گرنگی پێ بدە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی هەر کەسێک باش بزانێ کە لە حەدیث صحیح مسلم داهاتوە إن الله يرفع بهذا القرآن أقواما ويضع به آخرين. خوای گەورە بەهۆی ئەم قورئانەوە کۆمەڵە کەسێک بەرز دەکاتەوە، کۆمەڵە کەسێکیش نزم دەکاتەوە. ئەوەی بیخوێنێ و گوێ لێ بگرێ و کردەوەی پێ بکە خوا بەرزی دەکاتەوە، ئەوەشی ئیهمالی کە و نەیخوێنێتەوە و کردەوەی پێ نەکا خوای گەورە نزمی دەکاتەوە. ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێت لە سجن بوو کە سجن بوو 80 جار لە سجنە ختمەی قورئانی کرد. 80 جار چکە وا تێ نەگەشت و قورئان بۆ ڕەمەزانە ئەو دەیزانی قورئان بۆ هەموو کاتێکە حتا ڕۆح دەرەچێ. آخر ختمەکە کردی گەیشتە ئەو ئاەتە خوای گەورە دەفەرمێ إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر. ئەهلی بەهەشت لەناو بەهەشتان، ئەوانەی کە ئەهلی تەقوان لە بەهەشتان لای خزمەتی خوای گەورە. ئەو ئاەتی خوێنا کە باسی بەهەشت و ئەهلی تەقواکە و وەفاتی کرد ڕەحمەتی خوای لێ بێ. ئەو بە قورئانی پیرۆزەوە وەفاتی کرد. دوژمنەکانی چی دەڵێن با بیڵێن، ئێمە شانازی پێوە دەکەین، خۆشمان دەوێت کە ئیمامی ئیبن تەیمیە زانایەکی گەورەی کوردە بەڵام وەفات دەکا و قورئان دەخوێنێ. ئاخر وشەی لەم دنیایەدا قورئانی پیرۆز بوو. بۆیە خوا گەورە هەندێک کەس بەرزەکاتەوە بە قورئانی پیرۆز. تۆش ئەگە پێت خۆشە بەرز بیتەوە لای خوا گرنگی بە قورئان بدە، لە جاتی گۆرانی فلیمەکانت قورئان بڵاو کەرەوە. خۆشەویستان، وەک باسمان کە قورئانی پیرۆز بە هەموو پیتێک دەخێرێ دەسەکەوێ، ئیهمالی مەکە. یەکێ لە مامۆستاکان و بانخوازەکان دەڵێ پیاوێکی بەتەمەن هەبوو دراوسێمان بوو. ئەم پیاوە بەتەمەنە زۆر بەتەمەن بوو، لاواز ئێسقانی لاواز، جسمی لاواز، تاقەتی نەما بوو، بێهێز بوو. بەس سەیریکەین ئێمە چەندێ لە دواوین. وەڵا بە بیستنی ئەم بەسەرهاتانەی کە باسم کردو ئەم بەسەرهاتەیش هەمووان بێ حەز بە شەمنەزاری بکەین کە چەندێ ئیهمالین، چەندێک گرنگیمان بە دنیادا و قورئانیشمان ئیهمال کردووە. دەڵێ ئەم دراوسێمان پیاوێکی بەتەمەن بوو، ڕەحمەتی خوا لێ بێ، قورئانی دەخوێند، هەموو ڕۆژێک 10 جوزە قورئانی دەخوێنە، واتە 200 لاپەڕە. بەڵام دەڵێ چۆن دەیخوێنە؟ بە سیریک. دەڵێ ئەم پیاوە چاوی زۆر زەعیف بوو، قورئانەکەی چی لێ دەکرد؟ ئاوا دەیکردەوە، ئاوا دەیبرد بە چاوی، قورئانەکەی لەسەر چاوی دائەنا، چونکە چاوی نەیەبینا لە دوورەوە، ئەبێ ئاوا سەیری قورئانەکەی بکردایە. بەم شێوەیە 200 لاپەڕەی خوێناوە هەموو ڕۆژێ. ئەڵێ هەر کاتێک کە لاپەڕەیەکی دەکردەوە، ئەم لاپەڕەی دەخوێنا، دەستی زۆر وشک بوو، ئەختیار بوو، یەک تۆزێ دەستی تەڕە کرد و ئاوا لاپەڕەیەکی لەدایەوە. کاتێک ئەم لاپەڕەی تەواو کرد، ئەوی لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله، دەستی کرد بە قورئان. ئەو مەسافەش ذیکری خوایە کرد. بەڵێ ئەو ئەهلی قورئانە، یەخوا بەهەشت پیرۆزی ئەوانە بێ، نەک ئیمان زەعیفێک کە نازانێ قورئان چێ و ئیهمالی کردووە. بەم شێوەیە قورئانەکە دەخاتە بان چاوی ئەمجا دەیخوێنی، ئەوەندە چاوی لاوازە، بەڵام ڕۆژانە 10 جوزە دەخوێنێ، بەستی ڕۆژ ختمەی قورئان دەکات. ئەم پیاوە بەڕێزە دەڵێ لە مزگەوت مامەوە دوای نوێژی بەیانی ئەم پیاوە دەستی کرد بە قورئان خوێندن لە سوورەتی بەقەرە. وتم وەڵای ئەمڕۆ مراقەبەی مام حاجیەکە، بزانم چیەکەت. ئەڵێ هەر تەماشام کرد، هەر قورئانی خوێنە، بەم حاڵە چاو زەعیفەوە. ئەڵێ قورئان خوێن، کاتێکم زانی خەوم پیاکەوت، سەعات 9 چێشتەنگا و خەبەرم بۆوە تەماشام کرد مام حاجی لە سوورەتی تەوبەیە، واتە 10 جوزە قورئانی خوێندووە لە بەقەرە بۆ تەوبە، یەک شەوێک نا بەقڵ ڕۆژێک. ئەی شەوەکەی دەبێت چی کرد بێ؟ ئەبێ عەسرەکەی چی کرد بێ؟ ئەوە ئەهلی قورئانن. ئێمە قورئانمان ئیهمال کردووە، گرنگی بە قورئان نادەین. با بە خۆمان دابچینەوە هەم بەسەراتی باسم کرد، بۆ نەکات بەسەر بەرین، بۆیە بە خۆمان دابچینەوە قورئان گرنگی پێ بدەین. پیاوێکی ئاوا بەتەمەن چاولاواز، ئەختیار، بێهێز، بێتاقەت، ئەوە حاڵەتی بەرامبەر بە قورئان، ئەی تۆ بۆ ئیهمالت کردووە. بە شتێک کۆتایی بە وتارەکە دەهێنم، پیاوچاکی وا هەبووە ڕەحمەتی خوا لێ بێ، زانا و پیاوچاک و خواناسی وا هەبووە سجن بووە، حەزی نەکردووە لە بەرامبەر هیچ عیبادەتێکە کەم تەرخەمی بکات. کە ڕۆژی جومعە دەهاتە پێشەوە، جارێەوە بۆ قاچی زنجیری تیا بوو، دەسە قاچی کەلەپچە کرابوو،
دەستنوێژێکی جوانی دەگرت دەویست خوا دەستنوێژەکەم با بگرم بۆم بکەنەوە دەستنوێژێکی جوانی دەگرت حتا بەر دەرگاکەی سژنەکە داهات چکە مەجای نەبڕا دەرەوە سژنە ئەهاتە بەر دەرگاکە ئەگەیشتە بەر دەرگاکەی کە داخراودەی فەرموو خوایە ئەوە من خۆم حازرکردەوە بۆ جومعە حازرم بڕۆم بۆ جومعە بەڵام ناتوانم بۆیە خوایە عوزرم لێ قبوڵ کە ئەوە خواناسە تۆش بێزاری بانکەی داوەشتە لە ماڵە جەنابەت دانیشتوتە خەریکی فەیسبووکی ئەی بۆ بە خۆتان ناچیتەوە بۆ بە خۆتان ناچیتەوە دەمریت وەڵڵا دەمریت باسی مردنت بۆ بکەم و باسی بۆ نەکەم هەر دەمری نوێژ بکەیت و نەیکەی هەر دەمری قورئان بخوێنی و نەیخوێنی هەر دەمری دەی بە خۆتا بچۆرەوە مانگی ڕەمەزانە قورئان دەخوێنی دوای مانگی ڕەمەزانیش هیمالی مەکە با ئەو هەموو پاداشتی کە باسمان کرد بەر تۆ بکەوێت بەر من بکەوێت بەر کەسێکی تر بکەوێت با خوامان لەبیر نەچێ بۆی خوای گەورە لە قیامەت لەبیرمان نەکە و ئیهمالمان نەکات اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيران كدو يا ربي خوايا بأهل قرآن من قبول كي خوايا جان بوشي ذكري خوايا قرآن خوندنا روح من درجة لم دنيا هذا خوايا جان للسجدة ولعبادة خوايا برستي روح من بكيش يا رب العالمين خوايا جان هي من يؤرمي ولات من بباريز دي آخر من بخير بجري نيجو رجو عبادة من لقبول كي خوايا جان دعاي من رمضان هداية من بدي بردوام بالنسر عبادة خوايا برستي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.